ئەمەی هیتلر کردی سیاسەتێکی ئەنتیسمیتی بوو بۆس بە ئاشکراوترا سیاسەتی پاکتاو سڕینەوەی یهودی ئەلا ئاساس هەرچی سەرچاوی نەهامەتیەکانی ئەو کاتی کۆمەلگای یهودیەکانن ئەمە سیاسەتێکی دژەجوویە کە ئەو کردوێتی بەڵام تۆ بێی لەژێر ئەوەیە کە لە تاریخە هەر لەو هۆڵندایە خۆتانزانن لەوێت چەندین هەزاران یهودی لێەوە نێران بەرەو کامپەکانی سووتاندن و ئەوانە کوورەکانی ئینسان سووتاندن لە ژێر سای حکومی هیتلەرە لەبەرەوەی کە تۆ ئەمەد لە مێژووە بەسەر هاتووە بێ هەمان ئەو شتە لەنەی ئەو کۆمەلگایی کامۆتیا بەسەر هاتووە دووبارە بکەیتەوە بەڕاستی ئەمە فەزاعەتەکەی کە دام و دەستگایەک و تەنانە میدیەکان ژەمەی بۆ پەردەپۆشی ئەو حرە شتە بکەن خەڵک ناڕازیە لە بەرامبەرەوانە کەجی پێ بڵێن دژەجوویی بەڵام لە کاتێکە وان نییە ناڕەحەتی ئەو میدیایانە ناڕەحەتی خودی دەسەڵاتیش لەم مەسلەی ئەوە نییە بەڕاستی زانی چیە مەسلەکەەوە بۆیان نەلووە